لارەکانی هەفتەی یەکەمی خولی تازە پێگەیشتوانی کوردستان لە کۆمەڵەی دووەم تازە پێگەیشتوانیان هەولێر پێشوازیان لە زاخۆ کرد. یاریەکە 20 خولێک لە کاتی خۆی دواکەوت بەهۆی ئامادەنەبوونی ئۆتۆمبیلی فریاکەوتن. لە نیوە یەکەم یاریەکە تازە پێگەیشتوەکانی هەولێر لە میوانەکەیان باشتر دەرکەوتن و کۆمەڵێک دەرفەتی گۆڵیان بۆ ڕەخسا. ئەم دوو دەرفەتەی دەستپێچ یاریەکە مەترسیدار بوون، جارێک گۆڵپارێزی زاخۆ و جارێکی شستون بوونە بەربەست. ئەم لێدانە ڕاستەوخۆی عەلی شێرزادیش مەترسیدار بوو، گۆڵ پارێزەکەی زاخۆ دووری خستەوە. زاخۆ لە نیوە یەکەم تەنها بەم لێدانە وەڵامی هەولێری دایەوە، نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لا نیوەی دۆم هەولێر بە باڵا دەستیەوە دەستی بە یاریەکە کردەوە، دوو دەرفەتی گۆڵیشی هەبوو بە ئاسانی لە دەستیدان. لا خولەکی 61 پێچەوانی پێشبینیەکان عەلی ئەحمەد بە لێدانێکی بەهێز تازە پێگەیشتوانی زاخۆی لە یاریەکە بە گۆڵی یەکەم پێشخست. لەم هێرشە زاخۆ نزیک بوو گۆڵی دۆمیش بکات، سوودیان لێ وەرنەگرت. تازە پێگەیشتوەکانی هەولێر بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە دەجەنگان. زاخۆش بە بەرگریەکی پتە و ڕوحیەتێکی تەواو جیاواز دەردەکەوتن. ئەنجامی یاریتا کۆتایی وەک خۆی مایەوە و تیپی تازە پێگەیشتوانی زاخۆ بە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کرد. هزار جار الحمدلله، سپاس بخوا. من فريقي معي تازه يعني أكاديمية زاخوية، حمول لعبان أكاديمية زاخوية. أسبوعك تمرين ذكرنا إن شاء الله باللعب بيت سي نقطة جالة مهمة داسينا، يعني زيادة حدي مهمة. إن شاء الله لعب بيت هم باشتر بن وإن شاء الله هم درباز بنو أفصل ما كوز بنو أفصل خاطر. سشمي بريال عند دوري بروما، سشمي لنا دوري عراقي من دوري عراقيش، يعني آخر ياري بو ياري أجلا كروبو توش كسبين، يعني ما عندي منيش زور بيارزانا كوان ديار بو عفداش ديارزاني سرتشيش استراحت من دابني بويا ويناكم يعني بريمان زت تشيوا بيروز جنبيان. بەم شێوەیەتی تازە پێگەیشتوانیانەی زاخۆ بووە خاوەنی سێ خاڵ و هەفتەی داهاتوو پشووە. هەولێریش بێ خاڵە و لە یاری دووەمی دەبێتە میوانی کۆیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.